سڵاو قوتابیانی پۆلی 12 لەوانەیە ئەوڕۆماندا باسی یونیتی 6تان لە بۆ دەکەم کە بابەتەکانی ریلیتیڤ کلۆزی تێدایە. ئێمە زۆربەی بابەتەکانی ریلیتیڤ کلۆزمان باس کرد. ریلیتیڤ کلۆز باسم کرد وەکو مەوزوع، دواتر باسم کرد چۆن دوو ڕستەی لە یەکتر دەدەی بە واستەی ریلیتیڤ پرۆناونس. دواتر باسم کرد چۆن فول و ڕدیوسد ریلیتیڤ کلۆزی لە یەکتر جیا دەکەیەوە و دەشیان ناسیەوە. دوایە وێن و وێر و وایم لە بۆ باس کردی چۆن بەکاریان دێنی یان چۆن بەکاریان دێنی کاتێک ڕستەیەکی پێشکەش دەکەی، یعنی use it for introducing a sentence. لە بابەتی ئەوڕۆماندا باس لە ئاخر شێوازی ریلیتیڤ کلۆزتان لە بۆ دەکەم. ئەویش چییە؟ ریلیتیڤ کلۆز with extra information. ئەوانی پێشتر قوتابی خۆشەویست ئەو ریلیتیڤ کلۆزانە هەمویان مانای ڕستەکەیان تەواو دەکرد. یعنی بەشی دووەمی ڕستەکە زۆر نێسەسەریە، یعنی دەبی هەموو جارێ هەبیتن لەبەرچی چونکە بەشی یەکەمی ڕستەکە مانای تەواوی نەدەدا، بەواستەی بەشی دووەم ئەو جا بەشی یەکەمان ڕوون دەکردەوە. لێرە لە ئەکسترا ئینفۆرمێشنی جیاوازە کە دەرێم ئەکسترا ئینفۆرمێشن واتە معلوماتی زیادە، زانیاری زیادە، یعنی دەتوانی بیسڕێەوە لە ناو ڕستەکەی بەبێ ئەوەی معنای ڕستەکە بگۆڕێ. لەبەرەوە ئەم بابەتە زۆر جیاوازە و هەروەها لە وزاریش طبعاً هەموو دەمێ پرسیاری تایبەتی خۆی هەیە. زۆریش ئاسانە. ئێستا بە یەکەوە ڕوونکردنەوەی تەواوتان دەدەمێ بۆی بە یەکەوە شیکاری زۆربەی پرسیارەکان بکەین. قوتابی خۆشەویست، relative clause with extra information. ئەگەر ئێستا ئێمە ئەو تێبینیە بخینینەوە کە ئەمن تێبینیەکان لە بۆ تو نووسیەوە، تەماشای تێبینیەکان بکە. نیمچە ڕستەی پەیوەندی لەگەڵ زانیاری زیادە. خۆی نیمچە ڕستەکەت هەیە، زانیاری زیادەشی لەگەرە. دەوەرە زانیارێکە ڕشکەوە هیچ مشکلت نابی، زانیارێکە زیادەیە. دەرێ نیمچە ڕستەی پەیوەندی زانیاری زیادە دەدات دەربارەی ناوێک لە ناو ڕستەکە. ئەمە لە ناو ڕستەکەی ناوێکمان هەیە، طبعاً تەواوکەریشی لەگەرە، تەواوکەرەکە مشکلەی نییە، بەڵام جگە لە تەواوکەرەکە هەندێک معلوماتی تریشمان هەیە ئەوە پێی دەرێن ئەکسترا ئینفۆرمێشن، کەواتە زانیاری زیادە دەدات دەربارەی ڕستەکە. باشە زانیاری زیادەکە نابێتە تەواوکەری مانای ڕستەکە، یعنی دەتانی ڕەشیکەیەوە نابێتە تەواوکەری معنایەکەی، بەڵام لە ئەوانی پێشتر دەبووە تەواوکەری معنایەکەی. زانیاریە زیادەکە لە نێوان دوو کۆما یان لە دوای یەک کۆما دەنووسرێت. قوتابی خۆشەویست، لەم جۆرەیان یان یەک کۆمات هەیە یان دوو کۆمات هەیە، شێوازی دوو کۆمایی لەگەڵ شێوازی یەک کۆمایی. کەواتە لە بەشەکانی پێشتری ریلیتیڤ کلۆز کە باسم کرد هیچ کۆمای تێدا نەبوو، یەک کۆما یان دوو کۆما. کۆمای نابێ هەر بەکاربێنی، بەڵام لێرانە لە ئەکسترا ئینفۆرمێشن ئێمە کۆمان هەیە. طبعاً قوتابی خۆشەویست، کۆما ئەو کۆمایی کە ئەمن دەڵێم ئەو ئەمن دەبێ ئەوی بەکار نەهێنی لەوانی پێشتر. ئەگەنا لەوانەیە مەثەڵەن برێ پێشگرەکت بداتێ لە بۆ ڕستەیەکی کۆمایەکی دابنێ، بەس ئەو کۆمایە نابتە ئەو کۆمایی کە ئێمە باسی دەکەین. ئەو کۆمایی کە ئێمە باسی دەکەین زانیاریە زیادەکەی لە نێوان نووسرایە و یاخود لە دوای نووسرایە، بەڵام ئەوانی تر هەندێک کۆمای ترمان هەیە هیچ تەسیریان نییە. باشە، دەری لەم زۆرە ڕستانە ذات بەکار نایێت، تەنها هو و وچ بەکاردێ. لەم زۆرە ڕستانە ئێمە ذاتی بەکار ناینێ. پێشتر لە هەموو شێوازەکانی تر ذات بەکاردەهات، دەمانگۆ ذات لە بۆ مرۆڤ دەبی و هەروەها لە بۆ برێنشتومەک و ئاژەڵیش دەبی، بەڵام لە ئەکسترا ئینفۆرمێشنی ذات نابی بەکاربێ، یعنی هەر ڕستەیەک ذاتی تێدا بوو یەکسەر زەربی دابرێ، ئەوە ئەکسترا ئینفۆرمێشن نییە. قوتابی بەڕێز، ناتوانین هو وچ لا بدەین، یعنی ئەگە بەبیرت بێ لە ڕدیوسد ریلیتیڤ کلۆز دەمانگۆ دەتوانین هو لا بدەین یان وچ لا بدەین، ڕدیوسی بکەینەوە پرسیارەکەی، بەڵام لە ئەکسترا ئینفۆرمێشنی ئەمە ناتوانین هو وچی لا بدەین، ذاتشمان نییە. و دەبێت کۆمان لە ناو ڕستەکەدا هەبێت، یعنی لە ئەکسترا ئینفۆرمێشن بێ کۆما نییە. هەموو ڕستەیەکی ئەکسترا ئینفۆرمێشن کۆمای لەگەرە. ئەس دەبێت و بزانی کەینێک کۆما بەکاردێ. هەندێک جارەوانێ پرسیار بێتەوە برێ ئایا کۆمایەکە نێسەسەریە یان نێسەسەری نییە. ئەوجا ئەگەر ئەکسترا ئینفۆرمێشن بوو بڵێ بەڵێ نێسەسەریە، بەڵام لە حالەتەکانی تر لەوانەیە نێسەسەری نەبیت، ناگادار بە. باشە قوتابی بەڕێز، ئێستا بابێن نمونەیەکی وەربگرین. ئەمە دوو نمونەی وەردەگرین، یعنی ئەمە چۆن بتوانین یەک کۆما و دوو کۆمای دابنێن. دەمەشاکە یەک کۆما و دوو کۆما چۆن چارەسەر دەکرێت. ئەگە تەمەشا ئەو ڕستەی بکەی یەک کۆمامە لە بۆ دانایە، بەڵام تەمەشا ئەو ڕستەی بکەی ئەوە کۆمایەک، ئەوەش کۆمایەکە. ئەلێرەکانی ئەکسترا ئینفۆرمێشن ئەوە ئەکسترا ئینفۆرمێشنە، ئەدی لێرەکە ئەکسترا ئینفۆرمێشن ئەوەش ئەکسترا ئینفۆرمێشنە. تەمەشاکە قوتابی بەڕێز، لە ئیمتحان لەوانەیە دوو ڕستەی وهامان بداتێ یان ڕستەک و هەندێک زانیاریمان بداتێ، دەرێ ئەو زانیاریەی لە ناو ئەو ڕستەیە بەکاربینە. ئێمە دێن چ دەکەین؟ In the north of Iraq is Kurdistan. ئەوە نمونەیە. لە باکووری عێراق چ هەیە؟ کوردستان هەیە. طبعا ئەمە عێراقمان هەیە و کوردستانیشمان هەیە، یعنی دوو ناومان هەیە لە ڕستە.
ئەمە طبعا گوتم ذاتی بەکارناینی بەڵام ئەتوو دەبێت چ بەکاربیینی یان دەبی وچی بەکاربیینی یان دەبی هووی بەکاربیینی باشە ئەمن هوو یان وچی لە چێن دەربەکاربیینم طبعا ئێستا لێ دەرێن مامۆستا ئەوە هوو بەکار نایە لە بەرەوەی هەردووچیان شوێنن وچی بەکاردێنی قەینا سەرچاو بەڵام وچی لەکوێ بەکاردێنی لە دوای کوردستانی بەکاردێنی یان لە دوای عێراقی بەکاردێنی ئەمە دێن تەمەشای بەشی دووەمی ڕستە دەکەین دەرێ ئاد ئێکسترا ئینفۆرمەیشن دەرێ ئەو زانیاریە زیادەم لە بۆ زیاد بکە کا زانیاریەکە It is full of mountains It is full of mountains ئەتوو پێم برێ عێراق full of mountains یان کوردستان چێ چیای زیاتر زۆرە ئەمە کوردستان طبعا چیای زۆرە کەواتە ئەمە دەبێ وچەکەی لە دوای کوردستانی بنووسین کەواتە ئێمە چ دەکەین زارێ مادام ناوەکە کەتیتە کۆتایی ڕستەی یەکەم هاتم شاکە ناوەکە لە چەند دەریا ئەو ناوەی کە ئەمە کۆمای لەگە بەکاردێنین و هۆوچی لەگە بەکاردێنین کەتیتە چێن دەر کەتیتە کۆتایی ڕستەی یەکەم مادام لە کۆتایی ڕستەی یەکەمە ئەمە پێویستمان بە یەک کۆما هەیە قوتابی بەڕێز تەماشا بکە ڕستەی یەکەم وچ خۆم دەنووسمەوە In the north of Iraq is Kurdistan ئەوە نووسمەوە ڕستەی یەکەمە نووسیەوە طبعا ئەوە نوختەمانەیە نوختەکەی دەبی لادەی نوختەکەی لادەم کۆمای دادەنێم کە کۆماندانە ئەوجا بزانم کوردستانمان هەیە لەگە کوردستان چ بەکاردێ طبعا وچ بەکاردێ ئەوە وچم بەکارینە هەتا ئێرە وازەحە ڕستەی یەکەم وەکو خۆ دەنووسیەوە نوختەکەی لا دەبەی کۆمای دادەنەی و لەبەرەوەی ئەمە ئیشمان لەگە ئەو ناوەیە ئەتوو وچی لە دوای ئەو ناوەی بەکاردێنی نابی وچی لێرە بەکاربیینی چکە وچی لێرە بەکاربیینی ئەو ڕستەکە تێک پێکدا ئەدی مامۆستا دەرێ It is full of mountain ئەوە ئێکسترا ئینفۆرمەیشنە ئەو ئیتە لە بۆ چێ دەگەڕێتەوە ئەتوو پێم بڵێ ئەو ئیتە لە بۆ کوردستانەکەی دەگەڕێتەوە یعنی کوردستان کوردستان is full of mountain لە جیاتی ئیتی کوردستانە ئەمیش لێرە کوردستانم هەیە مادەم کوردستانم هەیە چ پێویست دەکە ئەمن ئیتیش بنووسمەوە جارەچکە هیچ پێویست ناکە لەبەرەوە ئیتەکەی لا دەدام بەس ئەوەی دەنووسمەوە is full of mountains which is full of mountains زۆر باشە ئێستا ئەمە ڕستەیەکم دروست کرد ڕستەیەکی زۆر تەواوم دروست کرد باشە قوتابی خۆشەویست ئەمە زانیاری زیادەیە یان نا بەڵێ مامۆستا زانیاری زیادەیە لەبەر چی لەبەرەوەی کۆمامان هەیە مادام کۆما هەیە زانیاریەکە کەتیتە پشت ڕستە سەرچێکە تەواو ئێستا تەماشاکە قوتابی خۆشەویست ئەمە ئەوە ڕستە سەرچێکەکە ئەوە زانیاری زیادە کا ڕستە سەرچەکەی بخینەوە In the north of Iraq is Kurdistan هیچ مشکلەی نییە لە باکووری عێراق چۆن هەیە کوردستانمان هەیە ئەو ڕستەیە ئێستا بەبێ ئەوەی زانیاری زیادەکەشی لەگەدابی ڕستەیەکی ڕاستە بێ مشکلێ In the north of Iraq is Kurdistan بەڵام لێ دەرێ which is full of mountain ئەوە وەسفی زیاتر دەکات زانیاری زیاد دەدا دەربارەی کوردستان لەبەرەوە ئەوە پێی دەرێن چ پێی دەرێن extra information باشە ئەوە extra information ئێستا ئەوە یەک کۆمامان هەیە قوتابی بەڕێز با بچین ئەگەر دوو کۆمامان هەبیت دەکەین هاتەمە شای بکە The historical book is interesting ئەوە ڕستەی یەکەمە تەماشاکە The historical book ئەوە The historical book ئەوە ناوەکەیە ئەمە گوتم لە ڕستەی یەکەم لە دوای ناوی دەگەڕێن چەند ناومان هەیە بوکمان هەیە historical book هەتا بووکی دەبی ئەتوو ئاگاد لێی باشە لە بەشی دووەم add extra information زیادکە It is written in English It is ئەوە extra informationەکە دەرێ کاکە ئەو زانیاریە زیادەی وەرە ئیزافەی ئێرە بکە بزانم چۆن ئیزافە دەکەی بزانم یەک کۆمای دادەنەی یان دوو کۆمای دادەنەی تەماشاکە گوتم یەک ناوی تێدا دەوەرە بنووسەوە The historical book هەتا ئێرە ئێستا ئەو ڕستەکە بۆ دوو بەش ئەو جارێ ڕستەکە بۆ دوو بەش ئەوە فاریزەکەت دانا باشە لەگە بووکی ئەتو چ بەکاردێنی طبعا وچی بەکاردێنی خۆ هووی بەکارنێنی وچی بەکاردێنی کە وچت بەکارینە طبعا ذات هەر بەکار نایە ئەوە دەزانین ئەوە وچمان بەکارینە فاریزەماندانا وچمان دانا باشە واز لەو بەشەی is interestinگی بێنە ئەتو دەبی بێیە بەشی دووەمی معلوماتە زیادەکە وەرە سەر معلوماتە زیادەکە چکە لەو حالەتەی معلوماتە زیادەکە دەکەوتە ناوەڕاستی ڕستەکە ها لێرە کەتە چێندەر کاتتە کۆتای ڕستەکە ئەی لێرە کەتە ناوەڕاست مادەم لە ناوەڕاستە لە نێوان دوو کۆمایە باشە بەشی یەکەم هەتا بووکەکەی نووسم وچم بەکارینە واز لەوەی بێنە وەرە ئەو extra information It is written in English طبعا دیسان ئیتەکە ڕەش دەکەیەوە لەبەر چ لەبەرەوەی ئیتەکە لە بۆ بووکەکەی دەگەڕێتەوە مادام ڕەشت کردەوە دەفرێدا وچی دانێ ئەوە وچماندانە is written in English بینە ئەلێرە بنووسە is written in English ئەو جە کۆمایەکەی داخەوە خلاص extra information دانا ئەوەندە extra information ئاتەمە شاکە it is written in English هەر ئەوەی ئەلێرە دابنێ و کۆمایەکەی قەپاتکە
کە کۆمایەکەت قەپات کرد ئێستا ئەتوو ئێکسترا ئینفۆرمێشن خستە نێوان دوو کۆمە باشە ئەدی دواتر ئەو جەوەرەوە ڕستەی یەکەم و ئەو تەواوکەرێک کە لێرە مایە is interesting ئە لێرە بنووسەوە بەو شێوەیە ئەتوو دەتوانی دوو ڕستەی لە یەکتر ڕەبت بکەیت بە واستەی ریلێتیڤ پرۆناونەکانی هوو لەگەر وچی بەکارهێنانی کۆماش دەتوانی بەو شێوەیە بەکاربێنی باشە قوتابی بەڕێز ئێستا دێن باسی چەند پرسیارێکی وزاری لە بۆ دەکەم بزانین لە وزاری ئەو پرسیارانە چۆن هاتینەوە هاتە ئەمەش تێیان بگەین ئەگەر یەکەمیان تەمەشا بکەین قوتابی خۆشەویست choose the correct relative clause with extra information چی دەوێت relative clause دەوێت و چ نەوعێک بیتن extra information بی ها چ نەوع relative clause خۆ نارێ full خۆ نارێ reduce نا دەرێ extra information با تەمەشای هەڵبژارنەکان بکەین تەمەشاکە یەکەم ئەمن گوتم لە extra information دەبی کۆمامان هەبی کارستە یەکەم کۆمای تێدایە هیچ کۆمای تێدا نییە کەواتەوە extra information نییە و غەڵەتە چ کەشی هەیە لەگەر هوی چی بەکارهێنایە things تەمەشاکە things یعنی کەلوپەل ئەشیا هو لەگە مرۆڤی بەکاردێ ئەوەش غەڵەتێککە باشە لە دووەمی تەمەشا بکە لێرە کۆمای دانایە سەرچاو مشکلەمان نییە بەس ئەمن گوتم that لەگەر extra informationی بەکار نایە ئەوەش تەواو ئەوەش غەڵەتە ئەگە سێمی تەمەشا بکەین یعنی سی بێڵ سەرچاو ئەوە چی کردیە کۆمای دانایە ئەدی لێرە هوو لەگەر بێڵی بەکارهاتیە چکە بێڵ مەبەستی مرۆڤێکە بێڵ گراهام بێڵ ئەوە طبعا مرۆڤە مادام مرۆڤە هوی بەکارهێناوە ئەوەش مشکلەمان نییە ئەو جە دەڕۆ فارزە چ کەشی دانایە تەمەشاکە کەواتە ئێستا ئەمە دوو کۆمامان هەیە دەبی ئەوە یان ئێکسترا ئینفۆرمێشن بی ئەوە چکە لە بینی دوو کۆمای ئێکسترا ئینفۆرمێشنە بابێن چێکی کەین بزان ڕستەکە معنای هەیە بێڵ ئەوەی مەخینەوە ڕاست برێ invented many useful things ئەوە subject ئەوە verb بۆش complement هیچ عیبی نییە کەواتە ڕستەکە هەم لە ڕووی معنایەوە تەواوە هەم لە ڕووی ڕێخستنیشەوە تەواوە ئەدی دی لەبەر چ هەڵەیە بێڵ طبعا نابی وچی لەگە بەکاربێ بێڵ مرۆڤە وچ لەگەر مرۆڤ بەکار نایە قوتابی خۆشەویست لەم جۆرە پرسیارانە ئەتوو دوو سێشتان چێک بکەوە یەکەم شت کە چێکی دەکەی کە تەمەشای دەکەی تەمەشای هوی بکە بزانە لەگە مرۆڤی بەکارهاتێ یان نا تەمەشای وچی بکە بزانە لەگە مرۆڤی لەگە ئەشیای بەکارهاتێ یان نا لەگە کەلوپەلی ذاتی نابی تێدابی کۆمای دەبی تێدابی کە کۆمای تێدایە دوو نەوع کۆمامان هەیە یەکیان یەک کۆمایی لەگە دوو کۆمایی ئەگە دوو کۆمامان هەبی ئێکسترا ئینفۆرمێشن دەکەوتە ناوەڕاستی ڕستەکە ئەگە یەک کۆمامان هەبی ئێکسترا ئینفۆرمێشن دەکەوتە کۆتایی ڕستەکە ئەو بەنسبەت پرسیاری یەکەم باشە پرسیاری دووەم طبعا گوتمان ئەوە سی ڕاستە قسەمان لەگەری کرد گوتمان سی ڕاستە بە دووبارە ئەوە لە بۆ بکەمەوە گوتمان بێڵ گوتمان ئەوەیان ڕاستەکەی وەڵامە ڕاستەکەی بابێنە سەر question to find the wrong one out ئەو جارەی جەماعەت تەمەشاکە چی دەوێت دەرێ wrong one out چیهانی هەڵەیە ئەوم دەوێت یعنی سێ قلیان ڕاستە یەکەچیان هەڵەیە تەمەشاکە یەکەم چ عیبی هەیە ئازاد قادر هوو هوی بەکارهێنایە لەگە ئازادی هیچ عیبی نییە کۆمایەک ئەوەش دوو کۆما ئەوەش تەواو ئێستا ئەوە هیچ عیبی نییە ڕستەیەکی ئێکسترا ئینفۆرمێشنە یعنی ئەوە زانیاریە زیادەکەیە ئێستا ڕەشیکەوە هیچ تێک ناچی ئازاد قادر talked about کوردستان خلاص هیچ مشکلەی نییە لە دووەمیان ئەگە تەمەشا بکەیت بزانین هەڵەکە لە چییە Kurdistan which is part of Iraq دەرێ this person is from Kurdistan باشە this person is from Kurdistan which is part of Iraq ئەگە تەمەشا بکەیت باشە Kurdistan is part of Iraq مشکلە نییە یەک کۆمامان هەیە وچەکەش لەبەرەوەی دێتە ئێرانە ئەوەش هیچ مشکلەی نییە this person is from Kurdistan which is part of Iraq هەتا ئێرە معلومات تەوامان دەدەێت کێشەی نییە بابێنە سەر ئەمەیان سی ئەلێرە چی کردێ دەرێ هوو هی قوتابی بەڕێز هوو هی بە یەکەوە چۆن دەبێتن ئەمە ئێستا لە دوو وەڵامە هەڵەکەی دەگەڕێن تەمەشاکە ئەوە هەڵەیە هوو سەبجێکتە هیەکەش هەر سەبجێکتە ئاخر دوو سەبجێکت لەکنێ کو دەبی ئەوە پرسنەڵ پرۆناونە سەبجێکتی ڕستەی بەشی دووەمە ئەوەش ریلێتیڤ پرۆناونە ئەوەش بوتە بکەری ڕستەی دووەم لەبەرەوە دوو سەبجێکت لەکنەوەی نابی دەرێن ئەمەیان وەڵامە هەڵەکەیە ئەدی ئەمەیان چیتی هیچ عیبی نییە کوردستان which کۆمای یەکەم کۆمای دووەم هیچ مشکلەی نییە ئەم ڕستەیەش تەواوە کەواتە بەس دەبی لە سەری پرسیارەکەی تێ بکەیت find the wrong one out کامەی هەڵەیە ئەوەی هەڵبژێرە قوتابی خۆشەویست دائیمەن دەبی ئەتوو بزانیم سەری پرسیارەکە چ دەرێ ئایا وەڵامی ڕاست دەوێت یان وەڵامی هەڵەی دەوێت
ئەگەر تەماشا بکەیت سێ قلیان ڕاستە ئەوەی سی بە وەڵامی هەڵە دادەنرێ. بابێنە سەر پرسیارێکە پرسیارەکە پرسیاری سێم و کۆتا پرسیارە. لە پرسیاری سێم دەرێ the early Oklahoma farmers had grown two crops. Add extra information where corn and cotton. ئەوە extra informationەکەیە where corn and cotton. بەڵام ئەو کۆرن و کەتنە لە بۆ چ دەگەڕێتەوە؟ لە بۆ ئۆکلاهۆمای دەگەڕێتەوە یان لە بۆ کرۆپسی دەگەڕێتەوە. کرۆپس یعنی دانەوێڵە و ڕووەک ئەوانە دانەوێڵە. طبعا کۆرن ئەند کەتن ئەویش بە هەمان شێوە گەنم و پەمۆیە ئەوانە لە بۆ کرۆپسی دەگەڕێتەوە. مادام ئەو زانیاریە لە بۆ ئەو ناوەی دەگەڕێتەوە دەبی ئەمە لێرە کۆمایەکی دابنین پاش ئەوەی کۆمات دانا دەبی وچی لەگە بەکاربینی وچیشی لەگە بەکاربینی کە وچت بەکارهینا ئەوجا وێر کۆرن ئەند کەتنی دادنێ. هاتم شای بکە کرۆپس خوا لەگە کرۆپسی هوو بەکاردێ قەت هوو بەکار نایە ئەوە مرۆڤە ئەوە ئەشیایە ئەوە غەڵەتە. فارمرز ئێک و وچی بەکاردێنی لەگەر فارمرز ئەوەش وەڵامێکی غەڵەتە. دواتر ئەگە تەماشا بکەین طبعا ئەوە وەڵامە ڕاستەکەی لۆ چکە دەرێ وچ تو کرۆپس وچی لەگە بەکارهێنا عیبی نییە کۆمایەکی دانایە وێرکردن ئەند کتن معلوماتە زیادەکەشی لە پشتی دانایە ئەوە وەڵامە ڕاستەکەی سی وەڵامی ڕاستە. ئەگەر دیتم شا بکەیت the early Oklahoma farmers had grown two crops when ئەخر وێن کا وێنمان هەیە ئەمە وێنمان هە نییە ئەمە لۆ بەستنەوەی ئەو ڕستانە وێن کۆرن ئەند کتن ئەمە ریلێتیڤ پرۆناونی بەکاردێنین ئەوانە ریلێتیڤ پرۆناون جیاوازن لەگەر وێن و وێر و وای ئەوانە close introduced by when and where and why بەس ئەوە دیکە فەرقی هەیە. زۆر باش. ئێستا وەڵامە ڕاستەکە چییە؟ وەڵامە ڕاستەکەمان سیە بە تەواوی دەگونجێتن هیچ عیبی نەیە وچی گوتم وچەکەی دادەنەی ئەوە وچەکەماندانە وێر کۆرن ئەند کتنیش لە پشتی بەکاردەهێنی. باشە قوتابی ئازیز ئێستا ئێمە بە شێوەیەکی گشتی باسی چم لە بۆ کردی باسی بابەتێکم لۆ کردی پێی دەرێن relative clause with extra information. relative clause گوتم تێبینەکان بەبیر بێتەوە نابی ذاتی تێدابی بە هیچ شێوەیەک و هەروە هوو لە بۆ مرۆڤە وچ لە بۆ کەلوپەلە لە بۆ ئەشیایان لە بۆ ئاژەڵە کۆما یان یەک کۆمات هەیە یان دوو کۆمات هەیە دەبێت کۆما لە ناو ڕستەکەیدا هەبی ئەوجا یەک کۆما هەیە یان دوو کۆما هەیە مشکلە نییە و هەروەها وچ و هوو ناتوانانی لایەن بدەیت لە ناو ڕستەکە بە هیچ شێوەیەک. ئەمانە هەموو چەند تێبینیەک بوون پێویستە قوتابی بەڕێزەکان بزانن لە کاتی برێن شیکردنی یاخود بابرێن چارەسەرکردنی ئەو پرسیارانەی کە قورسن بۆ حەلکردنی پرسیارەکان دەبێت ئەو تێبینیانە لەبەربی ئەو جدۆ دەتوانی پرسیارەکەشی کار بکەیت. کاتێکی خۆش.